دراوێکدا بەڕێوەبەرایەتی مادە هۆشبەرەکان ئاشکرای کرد تیمەکانی بەڕێوەبەرایەتی مادە هۆشبەرەکان لە چەند ڕۆژی ڕابردوودا لە سێ چالاکیدا سەرکەوتوو بوون لە دەست بەسەرداگرتنی 25 کیلۆگرام مادەی هۆشبەر لە جۆری کریستاڵ و حەبی کەپتاگۆن لەگەڵ دەستگیرکردنی 5 بازرگانی مادە هۆشبەرەکان. لە ڕاگەندراوەکەدا هاتووە لە چالاکی یەکەمدا دوای هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەرایەتی مادە هۆشبەرەکانی حکوومەتی عراقی فیدراڵ توانرا بڕی 10 کیلۆگرام مادەی هۆشبەر لە جۆری کریستاڵ و 1 کیلۆگرام حەبی کەپتاگۆن لەگەڵ 2 گەورە بازرگان دەستگیر بکرێن. لە چالاکی دووەمیشدا دوای کۆکردنەوەی زانیاری و بەدواداچوونی ورد توانرا 7 کیلۆگرام مادەی هۆشبەر لە جۆری کریستاڵ لەگەڵ 2 بازرگان دەستگیر بکەن. ئاماژە بەوەش کراوە لە چالاکی سێەمدا توانرا 7 کیلۆگرام تۆچای تێکەڵ بە مادەی هۆشبەری مەریجوانە و حەشیش لەگەڵ بازرگانێک دەستگیر بکەن. بەڕێوەبەرایەتی مادە هۆشبەرەکان ڕاشیان گەیاندووە تەواوی تۆمەتباران پەڕاوی لێکۆڵینەوەیان بۆ کراوەتەوە و ڕوبەڕووی یاسا دەکرێنەوە.